بڕیارماندا ئەم ساڵ ژۆک و ساڵانی ڕابردوو کە پێنجەمین ساڵ ئەم کەرنەڤاڵەیە دەکەینەوە بە ئامادەبوونی تەواوی دام و دەستگا حیزبی حکوومیەکان و بژەماوەری بە شەرەفی شارە زۆر و ناوچە دەوروبەرەکانی کە ساڵانە ئەم فیستیڤاڵە ڕێک دەخەین. ئەوەی کە زیاتر مەبەستمان و ئامانجمان بوو ئەم ساڵ لەم کات و هەلومەرجە سیاسەدا کەواک بەرەو سندوقەکانی هەڵبژاردن دەچین پێمان باش بوو تەواوی دەنگ و ڕەنگە جیاوازەکان و هەموو کاندیدی لایەنە بەڕێزەکان بێن ئامادە بن بۆ زیاتر یەکڕێزی و تەبایی و برایەتی نێوان هەموو پێگاتە سیاسیەکان. ئێمە ژۆک و دانیشتوانی سەیسادە و خەڵکی ئەم شارۆچکەیە بڕیارماندا خزمەتێکی بەرچاو بەم فیستیڤاڵە بکەین وەکو بنەماڵی شێخ محەممەدی شێخ عەبدوڕەحمانی خنوگی کە سپۆنسەری ئەم کارەمان کرد. ئامانجی ئێمە بۆ بەرز ڕاگرتن و زیندووکردنەوەی کەلەپوری نەتەوایەتی کورد و خزمەتکردنە بە خەڵکی ناوچەکەی شارە زۆر. ئێمە میلەتان ئێمە میلەتی کورد بە فیستیڤاڵ و بە کەلتورەکانمان ناسراوین لە جیهانە کە میلەتی کوردیش کەلتورێکی جوانی هەیە فۆلکلۆر بەتایبەت فۆلکلۆرێکی زۆر جوان کە پڕە لە هەر لە نان و چێشە دەست پێیەکە تاوەکو جلی کوردی و مشکی و شاڵ و جامانە و پوزەوانە و کڵاوزەڕی ئافرەت و مشکی پیاوانە ئەمە وەکو کەلتورەکەمان ئاوایە